مقابلەکەشمان پێمان مرتاحتر بوو، ئێمە زیاتر دەتوانین خۆمان لەبووی ئەمانە جێ بکەینەوە و سەرکەوتوانەتر کۆنتاکت و پەیوەندیشی سەرکەوتوانەترمان لەگەڵ بەرامبەرەکانمان کرد بەڕێی ئەم زانستەوە کەواتە سوودمان لەم زانستەوە بێت لە پەیوەندی کۆمەڵایەتیانەوە ئەستا دانیشتن لە هەستکردنی لەگەڵ کەسانی چوارەوەمان. قەبارەی چاوی گەورە لە قەبارەدا ئەو کەسانە زووتر زیزە بوو. زیزبوون قەبارە زیزبوون لەگەڵ تووڕەبوون لەگەڵ هەڵسوونە فەرقی هەیە. زیزبوون تووڕەبوونی پێوە دیارە بەڵام بەنازەوە دەریێڵێت، بەڵام تووڕەبوون بەبێ فلتەر دەریێڵێت. ئیتر ئەبێ بە فلات کاتێک ئینسان تووڕەبوون دەرەبێت ئەبێ بە فلات ئەتەکێت نامێنێت لە تووڕەبوونی ئەو